بەبیرم لێ ئەوە چیلانی کە سیاران دەینا کوردستان سیارەکانیان کوب بوو بۆ نمونە شاشەیان دروست کرد لە ناوی شاشەکە بەحساب ئۆندەیە ئیتاڕەش ڕەشی ئۆندەیان دانابوو لە ناو ئیتاڕەکەش شتێکی ئۆندەیان دانابوو وەکو ئیتاڕێکی سکۆکە دەگەیشتە شاشەکە ئۆندە بوو شاشەکەش کوب بوو دووشتر خزبا سەری ئەوە یەکەم لا دەچوو لە بەروی مەزانە بوو پێشان بداتن و بە نرخی زۆر خەیاڵی دەیان فرۆش بە خەڵکو و خەڵکیش بەجددی سڕێ لێگر بگرە ئەم یەکەمین زارێکەمین سیارەکە کڕیم بە سفری سیارەکە لە وەچیلی کڕیم کە بە ڕسمی لە عێراق بوو سیارەکە ABS نەبوو ینی بزانتانشی ئەو کفری بکەن کە ABS لە ساڵی 90ەکانەوە لە زۆربەی سیارە براندە عالمیەکان هەیە ئەم سیارم 2011 کڕی بە سفری ABS نەبوو باورکە کە ئیستاپم دەکرد کە بەسەرەی ئیستاپم کرد تاسێک لە پێشم بەیان ئەوە سیارەکە سەرچۆپی دەگرت ئەو جێ ئیستاپی دەکرد دەچۆ ئەو لای دەهاتە ئەو لای دەچۆ پێش دەچۆ پاش ئەو جا قەراریدا ڕابۆستی ئەو جەگەر قەراری نەدا بە لە قۆرتێکی ڕاوەستا بە طبعاً لایکی ئەو ڤیدیۆ لە بیر مەکەن لەگەڵ سەبسکرایبی چەناڵە دابانەمینتان لەگەڵە لە چەناڵی دابانی یونیڤەرسەم لەو ڤیدیۆیە باسی ئەوەتان بۆ دەکەم کە چۆن شێوازی عەقڵیەتی کۆمپانیەکان گۆڕا ئەویش بە چەند هەنگاوێک کە ئێستا لەو ڤیدیۆ بۆتان باس دەکەم هەنگاوەکان چین هەروە بۆ لەو مستەوایە گەیشتوتە ئەو مستەوای ئێستا مستەوای یەکەم ئەو بوو کە یەکەم جار کۆمپانیا کۆریەکان کاتن ئەویش کیا و هیۆندا سیارەی زۆر جوانیان دروست دەکرد هەندێک مواصفاتی کەمالیاتی باشی تێدا بوو بە نرخەکی گونجاو بە بەراورد بە بڕاندەکانی تری مەسەلەن یابانیەکان ئەوەی لێکرد تۆزێک بەس ئەوە زۆر نەبوو چکە تۆزێک بڕاندە یابانیەکان تۆزێک بەرەو پێش بە ئەوانش تۆزێک گرنگی بۆ شتانە بدەن کە لە کۆمپانیای کۆریەکان هەیە بەس دوای ئەوەی کۆمپانیای کۆریەکان و چیلەکانی زانیان کە بازاڕەکە هەموو خەڵکەکە لەگەڵ ڕێزم هەمووی مەڕە کەس قسە ناکە ئەوانیش هەڵستان هەمان پاتێرنیان گرتە بەر کە ئەویش زۆرترین شتی شکلیات بخێناوی بەس کەمتری مواصفات بخێناو سیارەکە بەس بۆی سیارەکە بفرۆشە بڵێن کیە وەکو ئەو نمونەی کە بیدیاتی ڤیدیۆیەکە بۆم باسکردن کە ئەویش ئەو بوو سیارەکەم کڕی هیچ هەموو مواصفاتە چتێدا بوو بەس هیچ ئەوەی ئەمانی وای تێدا نەبوو وەکو ABS و یان ژمارە ئێرباگی زۆر لایکی و ڤیدیۆ لەبیر مەکەن و سەبسکرایب چکە لە ئەنەلایتیکی چەناڵەکەی کە ملاحەزەم کردووە زۆربەی ئەو کەسانی کە تەماشای ڤیدیۆیەکان دەکەن سەر و 150 سەبسکرایبی چەناڵەکەیان نەکردێ هەروە ئەوە هەنگاوی یەکەم بوو هەنگاوی دووەم کە چۆن ئەو براندانە گۆڕان ئەویش ئەو بوو هاتنی براندە سینیەکان بوو کە زۆر گرنگیان بە ڕووی شکل و ڕووی کەمالیات و ڕووی ئینتەرتێمنت و ئەو شتانەی ناو سیارەدا مەسەلەن بۆ شاشەکی ئۆندە گەورە پڕی سەماعە بۆ سیارەکە زۆر جوان لە هەمان کاتدا سیارەکە نرخی زۆر گونجاو بەس ئەوە کێشەی چی لێ دروست کردووە بۆ سیارەکان یان بۆ ئەو کەسانێک کە موشتری سیارە بوون ئەویش ئەوە بوو زۆربەی ئەو سیارانە ینی وەکو وەزبەدار مەسەن بۆ کۆمپانیایەکی چینی بڕیاری درا یەکێک لە وەچیلەکانی سیارێک تازە دەچوو 2000 وەزبەی دێنا بە نرخێکی گونجاو دەی فرۆش بازاری پڕ دەکرد ئێستا ئەو سیارەی ناهێنێتەوە یان ئەو سیارێک کە دێنا بەبێ ئەوەی پارچەی یەدەک بێنیتن بەبێ سپێر پار بێنی ئیتر سیارەکە بۆ خۆی لە بازار لە سوڕاوە بەبێ ئەوەی یەک پارچەی یەدەک هەبی بەبێ سیارەکە سکرابی هەبێ ئیتر ئەو هەنگاوێکی تر بوو هەنگاوی سێم کە ئەوە ئاخر هەنگاوە وەکو ئەو گولە بوو کە وەکو بڵێ ئەوە گورزەچ کوشندە بوو کە ئەویش هێنانی هەمان ئەو بڕاندانەی کە خەڵک زۆر حەزی لێ بەس لەمان کاتە مواصفاتی نییە ئەویش ئەوە بوو کە خەڵک پڕیدا بووە ئەوەی پەلاماری ئەوەیدا بوو لە ئەمریکا سیارەی لێدرای توێتا بینیان نیسان بین لە بەرەوەی کابرا عاشقی توێتا لە بەرەوەی توێتا زۆر عملیە بۆ وڵاتیمە لە ڕووی بنزین و لە ڕووی زۆر مواصفاتی تر دەچوو سیارەی ئەمریکی لێدرای دەکری هەمان توێتا ئەویش ئەوە بوو هاتنی توێتای سینی بوو توێتا سینیەکان ئێستا بازاریان بەرەو چێ بردیە ئەمن یەک نمونێ بەسیتان پێ دەڵێم ئەو کامری تازە ئەو جنریشنی نوێم کە دەرچوو ئێستا لە کۆمپانیەکانی کە بریکاری فەرمی کۆمپانیای توێتان نسخەی GLE و LE و لیمیتد دەرچووە باورکە ئەو نسخەی لیمیتد کە لێرە دەرچووە نزیکەی بە 53 یان 54 میلیۆنە کە نرخی لە ئەمریکا ئەرزانترە لەمان کاتدا ئەو ڤیدیۆ دیعانیە ئەم بەس باسی گۆڕینی عەقلیەت دەکەم چکە هێشتا سیارەکە گرانە ئەمن بە گرنتی پێدەم هێشتا ئەو سیارە گرانە بەس بۆ نمونە لیمیتد کە بە نرخی 53 میلیۆنە تقریبا دەکاتە 3 دەفتەر و نیو بەرەو سەرێ بە شتێکی کەم پێشتر کامری هەر بەو نرخە هەم لە هەمان بریکار نەک ئەو مواصفاتانەی تێدا نەبوو ڕوبعی ئەو مواصفاتانی تێدا نەبوو کە ئێستا لە لیمیتد هەیە بگرە ئەو لیمیتدەی کە ئێستا لێرە هەیە لە XLE و XSE ئەمریکای مواصفاتی زیاتر ئەگەر ئەو مواصفاتانەی لیمیتدی ئێرەبی خێناوە XSE یان XLE لە ئەمریکا دەبی هێشتا پارەی ئەکسترا بدەی نزیکەی دەگەی 45,000 دلار کە لێرە تقریبا 10,000 دلار فەرقە لەما کاتدا هێشتا کۆمپانیا دەتوانێت نرخی هەرزانتر کە ئەویش چۆن لەبەرەوەی زۆربەی کۆمپانیەکان کە لێرە ئیش دەکەن لە عێراق لەبەرەوەی کە پارە
سیارەکە بە دینار لە تووەدەگرن ئەوان ئەو پارەیە عەل ئەکسەر بە 132 یان بە 134 تەحویل دەکەن یعنی ئەو پارەی کە سێ دەفتەرە یان سێ دەفتەر نیوە لە تووەرجیا لەوانەیە ئەو چاری تەحویل کردی یان 4.5 تەحویل کردی هێشتا مەجالی قازانجی بەرزە بۆیە بتوانین هێشتا ڕکابەری سەرسەختی کۆمپانیای سینیەکان بکە کە ماڕزەکان کە کۆمپانی سیارە سینیەکان دێنن توێتا ئەوانە یعنی بۆ نمونە ئەگەر ئەمن توێتای سینی هەبی کە مەکینێ بچووکترە مواصفاتی دەکەمترە بە سێ دەفتەر و 25 وەرەقەیان 30 وەرەقەیە لەما کاتدا هەمان توێتا هەمان کامری هەبی مواصفات خەلیزی کە بۆ ئێرە بە حساب باشترە و هەندێک شتی هەیە بۆ ئێرە خۆشترە لە ئیسینی نییە 20 وەرەقە 25 وەرەقەی فەرق بێ ئەکید بەدەچم ئەوکەی دەکردم نەک هەر لە بەڕووی زەمان و لە ڕووی ئەو مواصفاتانەی کە تێدایەتی لە میترەکەی لەوەی نیە و لە هەمان کەشدا سیارەکە مەکینەی گەورەترە ئەو مەکینەی 2.0 و مەکینەی 2.5 ئیتر بگرە لێرەوە بزانە ئەو عەقڵێتی ئەو بریکارانە بە شێوەیەکی باش تا ئێستا گۆڕاوە کە بتوانن ئەو سیارانە بێنن نرخێکی زۆر بشکێنن لە نرخی بەس هێشتا مەجالی تیدا بشکێنن لەبەرەوەی سیارەکە ئێستا بڕم نەگەر بتوێت توێتای کامری تازە بکری لیمیتد لە شەریکە نیە دەبیستی ناو بنووسی و لە هەمان کاتدا لە ماڕز نیە چونکە لە ماڕز ماشەڵڵا ئەو ترێندە لای من زۆر هەیە کە ئیستیغلالی بازار بکەن کە شتێک نیە نرخی زۆر بخەنە سەری بۆیە سیارەکەی هێشتا بە 53 میلیۆنی و دەبی چاوەڕێکی و هێشتا گرانە و تەسەور دەکەم ئەو سیارە هێشتا ئەرزانتر بێت کاتێک نوسخەی عەبدوڵەتیفە نوسخەی فوتەیمە ئەو نوسخە بریکارە فەرمیانەی خەلیز بەردەستبی لەبەرەوەی ئەوان ئەو پارە زۆرە لێوە ناگرن کە لێرەگیری بۆ زەمان بۆ هەروەها ڕکابەرێکە تونتر دەبێت لە ئەمان چکە ئەو کات سەرتاوی داخلبوونی ئەو سیارەیە لە چەند سەرتاوەیەک ینی خۆی دەگرێتە بەر ئەویش ئەوەیە کە کۆمپانیای بریکارە فەرمیەکان دێنن لە وڵاتی سین دێ هەروە لە وڵاتی ئەمریکا دێ و هەروەها لە وەچیلە ڕسمیەکانی وڵاتی خەلیزیەکان دێتن ئیتر ئەو کار منافەسەکە تونتر دەبێت ئەو سیارە نرخی هێشتا دێت خوارێ من بەتەسەوری من لەوانەیە توێتای کامری لیمیتر بە سفری ببتە سێ دەفتەر و 20 وەرەقە دوای 6 مانگیان ساڵێکی تر بگرە کەمتریش ئەوە نرخەکی پێرفێکتە بۆ ئەو سیارەی بۆ مواصفاتانێک کە تێدایەتی بۆ کەسانی کە معلوماتیان نییە بۆی بزانن چ مواصفای تێدایە توێتا لیمیتد کامری کە لە خەلیز بەردەستە ئێستا لە کۆمنت بۆ بنووسن و لایک ڤیدیۆیەکە لە بیرمەکەن بۆی هەوڵدەم ڤیدیۆیەکی دروستکەم باسی هەموو مواصفاتانە بکەم کە لە لیمیتدی خەلیزی هەیە بگرە لە XSE و XLE ئەمریکی نییە هەروە لە ئیسینیەکەش نییە لە سینیەکە ئەکید هەیە ئەگەر مواصفات زیاد بکرێ بەس لێرە تازرەکان ئەو شتە ناکەن و نایهێنن لێرە ڤیدیۆیەکەم هەموو ئەوە بوو کە بۆتان پێشام دەم چۆن عەقلێتەکە گۆڕایە ڕاستە بەهێواشی دەگۆڕێ بە زۆر بە کەمی دەگۆڕێ بەس بگرە گۆڕانی پێوە دیارە فکرەی توێتا و تقریبا توێتا و ئەو فکرەیە ینی بەرەبەرە ینی تێکەڵ یەک دەبی وەکو یەک نامینێ دوور لە یەکتر نامینێ و ئەو کەمپینە ینی ئەوەی نامینێ توێتای ئەسلی لێرە جێدەگرتۆ ئەگەر وەچیلەکانی کە ئەوانەی سیارەی دەینن وەچیلی نافەرمی دەچن لە سین سیارەی توێتا دەینن ئەگەر ئەوان یەک دوو خطوە هەیە نیکەن توێتا و تقریبا توێتا بەرەو نەمان دەچی ئەویش چۆن لەناو دەچیتن ئەویش بەوەی کە نرخی بریکاری فەرمی زۆر نزیک دەبێت لە نرخی توێتای غێر زەمان ئیتر خەڵک هەر بگرە دەستی زەمانەکە دەکرێتن لەبەر زۆر هۆکار و لەبەر زۆر سەبەب ئیتر لایک ڤیدیۆیەکە لە بیر مەکەن سەبسکرایبی چەناڵەکەش لە بیر مەکەن خواتان لەگەڵ